لە پاش بڵاوبوونەوەی راپۆرتێک لە یەکێک لە ڕۆژنامە ئەمریکا بەناوبانگەکان لەسەرکردنی موڵکێک لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە بەهای 18 ملیۆن دۆلار ئەم بابەتە بە زووی لە نێو میدیا و سۆشیال میدیا و ڕایگەشتیدا بڵاوبووەوە و دەنگدانەوەیکی خێرایی بە دوای خۆیدا هێنا. پاش 24 کاتژمێر لە بڵاوبوونەوەی هەواڵەکە لە میدیاکانەوە نووسینگەی سەرۆکی حکوومەتی هەرێم بە توندی هەواڵەکەی ڕەت کردەوە و ئاشکرای کرد هیچ شتێکی لەو جۆرە نییە و هیچ موڵکێک بە ناوی سەرۆکی حکوومەتەوە و لە ئەمریکا نەکڕاوە. سەبارەت بە سەرچاوی هەواڵەکە نووسینگەی سەرۆکی حکوومەت دەستی تۆمەتی ڕاکێشا بۆ هاوژنی یەکێک لە پەرلەمانتارەکانی خولی پێشووی عێراق. گوایە پەیوەندی لەگەڵ ئەو ڕۆژنامە نووسە هەیە کە راپۆرتەکەی بڵاو کردوتەوە و لە وەڵامەکەی نووسینگەی سەرۆکی حکوومەتدا ئاماژە بەوە کراوە. دوای بە دووەداچوونمان دەرکەوت کە نووسەری راپۆرتەکە پەیوەندی لەگەڵ خێزانی پەرلەمانتارێکی کوردی پێشووی عێراق هەیە کە هاوڵاتی ئەمریکیە و بە هەڵوێستەکانی دژ بە خەڵکی کوردستان نەسراوە و بەهۆی کردەوە و هەڵوێستی خۆفرۆشانی لەلایەن خەڵکی نیشتیمانپەروەری کوردستانەوە سزادرا و لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگی پێنەدرا و ڕسواکرا. ئەم وەڵامەی نووسینگەی مەسرور بارزانی هەرزوو کاردانەوەی لێکەوتەوە و بووە مای نیگەرانی و بە وەڵامێکی توند و شکێنەر ناوبرا کە چاودێران پێیان وایە دەکرا بە ڕێگەیەکی تر و بە شێوەیەکی ئاسایی وەڵامی راپۆرتەکە بدرێتەوە نەک بەو شێوە هەڵچوونەی کە هەم تۆمەت بۆ هاوژینی پەرلەمانتارێک دروست کراوە هەم سوکایەتی بە خودی پەرلەمانتارەکەش کراوە و وشەی نەشیاوی بەرامبەر بەکار هاتووە. لە بەرامبەر هەر یەک لە سەرکەوت شەمسەدین و شنیار ئەنوەری هاوژینی کە لە وەڵامەکەی نووسینگەی سەرۆکی حکوومەتدا کراونەتە ئامانج وەڵامێکی توندی سەرۆکی حکوومەتیاندایەوە و ڕایانگەیاند وەڵامەکەی نووسینگەی سەرۆکی حکوومەت لە ئاستێکی زۆر نزمدا بووە و داوایان نەڕێکراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و تایبەت بە ژنان کرد کە بێدەنگ نەبن لە بەرامبەر ئەو تۆمەتە ئەخلاقیانە کە سەرۆکی حکوومەت ئاڕاستەی کردوون. بەشێک لە پەرلەمانتاران و بەرپرسانی حیزبی و حکومی سەبارەت بە وەڵامەکەی سەرۆکی حکوومەت نیگەرانی خۆیان نەشاردەوە و داوایان کرد کە ئەو جۆرە زمان و نووسین و وەڵامە کۆتایی پێبهێنرێت و لەسەر بابەتێکی گەندەڵی دەستدرێژی نەکرێت بۆ سەر ژیانی شەخسی و بابەتی ئەخلاقی لەو چوارچەوێژدا ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی ڕایگەاند. کاتێک وەڵامەکەی نووسینگەی سەرۆکی حکوومەتی خوێندوتەوە تەزوو بە گیانی داهاتووە و ئاشکرای کرد کە ئەو وەڵامە نەشیاوە بۆ ئەو بابەتە و ناکرێت لەسەر بڵاوبوونەوەی هەواڵێک لەسەر گەندەڵی ئەو جۆرە زمانە بەکاربهێنرێت. ئارێز عەبدوڵڵا ئاماژەی بەوەش کرد کە بە مەسرور بارزانی دەڵێم ئەو سەرۆکانی وەک سەددام و قەزافی دژی ڕەخنەگرتن بوون ئێستا لەکوێن. هەفتەی ڕابردوو زاک کۆپلن لە ڕۆژنامەی ئەمریکان پرۆسپێکت هەواڵێکی لەسەر کڕینی موڵکێک لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمەوە لە ئەمریکا بڵاو کردەوە بە بەهای زیاتر لە 18 ملیۆن دۆلار کە بە گەندەڵیەکی بێوێنە ناوی هێنابوو.